عزیزانمان لەگەڵتان بەردەوام دەبین و باز لە بابەتێک دەکەین کە بابەتێکی تەندروستی و تایبەتە بە خانمان. خانمان کاتدایانەوێت دووگیان بن بێگومان زۆر هەستیارم بەرامبەر ئەم قۆناغە و دایانەوێت منداڵێکی تەندروست بێنە دنیا و ئاگاداری منداڵەکە بن لە ماوەی دووگیانیدا. بێگومان قۆناغەکانی دووگیانی پێویستی بە چاودێریەکی گرنگ هەیە و پێش ئەوەی دایکەکە دووگیان بێت پێویستی بە چاودێری هەیە کا لە پێش دووگیانیەوە دەست پێ دەکات. جا بۆ ئەوەی بزانین چاودێریەکان چین هەم لە پێش دووگیانی وال هەمیش لە ماوەی دووگیانیدا چاودێریەکان چۆنیە و پێویستە دایکانی دووگیان چۆن ئاگاداری خۆیان بن گرنگترین ئەو خاڵانی کە پێویستە لە ماوەی دووگیانیدا پەیڕەوی بکەن هەم لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی خواردنەوە هەم لە ڕووی جوڵە و هەڵسوکەوتیانەوە هەم لە ڕووی ئەو چاودێری کە پێویستە مانگانە بچنەوە بۆ لای پزیشکەکانیان هەمیش لەوەی کە پێویستە چه وەرزشە بکەنیان هەر بابەتێکی دیکە لە ماوەی دووگیانیدا کە پێویستە بکرێت چییە گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە و زانیاری وەردەخێنە بەردیدی ئێوەی خۆشەویست بە میوانداری دکتۆرە شلێر فەقێ فەتاح پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و ناوبوون و نەزۆکی کە لە سەودە لەگەڵمانتە زۆر بەخێر دکتۆرە خێر بێت سپاس مامادە بوون دکتۆرەگیان با پێش ئەوەی بچینە سەر باسی دووگیانی بزانین نیشانەکانی دووگیانی چه کاتێکە لە خانومێکدا دەردەکەوێت. یەکەم نیشانە کە دەردەکەوێت لە ئافرەتی دووگیاندا تاخیربوونی سووری مانگانەیدا هەندێک کات ئەو حاڵەتەش دەستنیشانی دووگیانی ناکا لەبەرەوەی هەندێک ئافرەت هەیە سووری مانگیان تێکەچێ پێشەکەوێ یا دواکەوێ بەڵام ئێمە ئەمە گرنگترین نیشانەیە ئەوەش کە تێئەپەڕێ بەسەریا بڵین پشکنینی بۆ ئەکرێ بە تێستی بۆ ئەکرێ بە خوێن یەکەم جار کە ماوەیەکی باش تێئەپەڕێ ئەو کاتە ئەنجامی پشکنین بە سۆنەرەکەین. دکتۆرە ئایا کەسێک کە دووگیانە بێ ئەبێ یەکسەر بێتە لای پزیشکیان ئەوە تا پێش ئەوەی کە بێ دووگیان بیان پلانی دووگیانی داهانێ سەردانێکی پزیشکی پسپۆڕ بکە هەندێک ڕێنمایی باتیان ئەمە بۆ هەموو کەسێک پێویست نییە. بەڵێ بەنسبەت مەبەستمان لە چاودێری ئافرەتی دووگیان ئەو چاودێریەیە کە پێی دەدرێت لە قۆناغی دووگیانیە بۆ بەهێزکردن و پاراستنی تەندروستی دایکەکە و کۆرپەلەکە ئەم بڵین چاودێریە هەر لە کاتی دووگیانیان نیە باشتر وایە پلانی بۆ دانرێ پێش ئەوەی کە ئافرەتەکە دووگیان بێ. مەبەستمان لەوە چییە؟ مەسەلەن ئافرەتمان هەیە سۆری مانگانەی تێکەچێ پێش ئەوەی کە پلاندانێ بۆ سک باشتر وایە پشکنینی هۆرمۆناتە سۆنەری بۆ بکرێ بزانی هێلکەدانی سستە لاوازە چکە ئەوە یەکێک لە هۆیەکانی کە ڕێدەگرێت لە سک. ئافرەتمان هەیە پێشەوە مناڵی لەبار چووە ئەبێ پلانی بۆ دانێ هەندێک فەحسی پشکنینی تایبەتی بۆ بکرێ هۆی لەبار چووکان دەستنیشانگرن. ئافرەتمان هەیە نەخۆشی بووە یعنی بۆ بڵین لە کاتی دووگیانی پێشتر کە نەخۆشی بەرزبوونەوەی فشاری خوێنی هەبووە شەکرەی هەبووە هەندێک نەخۆشی دڵە نەخۆشی جگەرە تووشی بووە لەکات بۆ بڵین بۆ سکیکە ئەبێ پێشەوە چارەسەر و دەستنیشانی ئەو نەخۆشیانە بکەین. ئافرەت هەیە یەکەم بڵین پلاندانێ بۆ یەکەم دووگیانی دەبێت فەحسی بڵین کەم خوێنی بکە فەحسی خوددە هەیە جاری وهەیە نەخۆشەکە خوددەیە ڕێ لە دووگیانی دەگرێت یا چارەسەری ئەوێ پێش دووگیانیکە و لە کاتی دووگیانیکە هەندێک فەحسی ڤیتامین ڕێژەی خوێن بەسن بزین کەم خوێنە نەخۆشەکە ئافرەتی وهەیە لە کاتی بڵین هاوسەرگیریە فەحسی تەلەسیمیایە هەنێ فەحسی تایبەتە ئەکرێ جاری وا هەیە نەیان کردووە لە کاتی پێش دووگیانی مەفروزە بیکا و بۆی چارەسەری بۆ بکرێ. فەحسی ڤیتامین دی هەیە کە لە بڵین ڤیتامینەکان گرنگەکان کە پەیوەندی بە دووگیانیەوە هەیە ئەبێ پێش مناڵبوون چارەسەر بکرێ. باشە دکتۆرە ئەم پشکنینانە و هەروەها ئەم چاودێریانە و خۆحازێکردنە تەنها دەبێت خانمەکە ئەنجام بدات یاخود نەخێر دەبێت پیاوەکەش بە هەمان شێوە سەردانی پزیشک بکات پزیشکی پسپۆ بکات و چاودێری بکرێت. ئەویش هەندێک حاڵەت هەیە پەیوەندی مەسەلەن هەوکردن ئەبێ هەردووگیان چارەسەر بگرێن. هەندێک حاڵەت هەیە پلاندانێ بۆ دووگیانی و سکەکە دروست نابێ ئەو کاتە ئەبێ پشکنی بۆ پیاوەکەش بکەین. سەبارەت بە خۆراک بڵین ستایلی ژیان ئەوە پەیوەندی بە هەردووشیانەوە هەیە. جۆری ئیشکردنی ئافرەتەکە جۆری ئیشکردنی پیاوەکە هەمووی پەیوەندی هەیە بۆی کە پلاندانی بۆ دووگیانی پێشوەختەیانە. باشە دکتۆرە ماوەی دووگیانی و کۆزانین دابەشکراوە لە ڕووی زانستیەوە ئایا پێویستە خانمان کاتێک دووگیانە بن چۆن سەردانی پزیشک بکەنەوە؟ ئایا ماوەی دیاریکراوی هەیە بۆ هەفتانەیە مانگانەیە؟ ئەم چاودێریە
ئەنجام دەدرێت بە شێوەیەکی سەرەکی لە بنکە تەندروستیکانە سەردانمان هەیە پێوترێ بۆکینگ ویزت یەکەم سەردان باشتر وایە پێش 12 هەفتە بکرێ بە تایبەتی 6 بۆ 8 بڵێن 7 بۆ 8 هەفتە پشکنینی سۆنەری بۆ ئەکرێ کە تاکی دەکات دوای ئەوەی کە پشکنینی خوێنی بۆ کراوە لە بڵێن پێش 12 هەفتە یەکەم سەردانە دوا بە دوای ئەوە هەندێک سەردانمان هەیە بڵێن منەظەمە ڕێکخراوی WHO دایناوە سەردانی دووەممان هەیە لە 20 هەفتەیە لەو سەردانەشە هەندێک فەحسی تایبەتی بۆ کرێ دوای ئاماژەی پێدەم دوای 20 هەفتە 26 هەفتە هەیە 30 هەفتە هەیە لە دوای 30 هەفتە ئەبێتە مانگێ 34 هەفتە لە دوای ئەوە ئەبێتە 2 هەفتە جارێ 36 هەفتە بۆ 38 تا ئەگاتە 40 کە ئیتر کۆتایی مرحلەی دووگیانیکێتی و ئەبێ بڵین ئەگەر بڵین تا ئەو کاتە نەیبوو ڕەوانە بکرێ بۆ نەخۆش بۆ خانمێکی ئاساییە بۆ خانمێک ئەگەر گرفتیە جیاوازە بەڵێ ئەبێ کەمتریش کرێتەوە ئەمە بۆ ئەمەی کە باسیەکەم بۆ خانمێکی ئاساییە نۆبەرە بێ یا مناڵی کەی بوو بێ ئەمە شێوازی سەردانەکانە بە پێی زروف و بە پێی بڵین باری ئابووری ڕەنگە ئەو کەمتر کرێتەوە بەپێی نەخۆش بۆ نەخۆشیش فەرقەکە بەس ئەمە ستاندەری جیهانی WHO. باشە بە پێی هەر قۆناغێک چ جۆرە پشکنینێک ئەنجام دەدرێت و پێویستە لە هەر قۆناغێکدا کە سەردانی ئێوە دەکرێت ئێوە چۆن ڕێنماییان ئەکەن و چیان بۆ بکەن وەکو پێم وتی ئاماژەم پێدای سەردانەکان زیاتر لە بنکەی تەندروستی ئەکرێ و هەندێکیش لە کلینیک ئەکرێ و هەندێک حاڵەتیش کە پێویستکە ڕەوانە دەکرێت بۆ نەخۆشخانە لە کاتی پێویستە یەکەم سەردان کە بۆی دەکرێت وتمان سۆنەرێکی بۆ دەکرێت پێشەوە فەحسی دووژانی کردووە تا بڵین سێمانگی یەکەم تا 12 هەفتە ئەو سەردانی کە بۆی دەکرێت مەبەستمان لە سەردانەکە کێشانی دایکەکەیە سۆنەری بۆ ئەکرێ بۆی بزانی مناڵەکە ماوە دڵی لێیانە فەحسی شەکرەی بۆ ئەکرێ فەحسی خوێنی بۆ ئەکرێ لەگەڵ زەختی ئافرەتەکە دەگرن هەندێ بڵین لە هەر لە سەرەتاوە لە سێمانگەوە ڕێنمانیان لە کاتی ئەو ئەنجامدانی ئەو فەحسانە ئەو کێشانە چارە بڵین ئەو کێشانە دەدۆزینەوە ئەو گرفت و کێشانە و یان نەخۆشیانە دەدۆزینەوە کە ئافرەتی دووگیان تووشی دەبێ جگە لە بڵین دووگیانێکی تەندروست وەکو ئافرەتمانەیە تووشی کەم خوێنی ئەبێ ئافرەتمانێ تووشی ئیلتیهاب بێ ئافرەتمانێ تووشی نەخۆشی قورسترە بێ وەکو زەخت وەکو شەکرە ئافرەتمانێ نەخۆشی دڵیە بێ ئەم سەردانە هەنگاوێکە بۆ ئامانجەکەمان ئەوەیە دەستنیشانکردنی زوو چارەسەرکردنی زووتر بیدۆزینەوە بۆ ئەو نەخۆشیانە لەو سەردانانەش بڵین دوا بە دوای ئەوە سەوتمان سەردانەکان بەپێی تەمەنی هەفتەی دووژیانیکەیە لە سەردانەکانی کەش هەندێک فەحس دووبارە دەکرێتەوە وەکو فەحسی شەکرا زەخت کێشان ئەکە ئەگاتە 18 بۆ 22 هەفتە کە سەردانی بڵین 20 هەفتەی پێڵێن سکانی بۆ ئەکرێ بۆ نوقستانی مناڵەکە بزین هەندێک نوقستانی هەیە لەو تەمەنەیە دەردەکەوێ فەحسی خوێن و شەکر و زەخت و شتەکەوتمان دووبارە دەکرێتەوە دوای ئەوە لێدانی دڵی کۆرپەلە لە دوای 6 بۆ حومانگ بۆ بڵین سەردانەکانی کە ڕێنمایی لە هەموو کاتێکە لە دوای 12 هەفتە ڕێنمایی وزانیاریان پێدەدرێت دەربارەی خۆراکیان خواردنیان شێوازی ژیانیان هەندێک ئافرەتێ بە تایبەتی لەم سەردەمە مەسەلەن لە کەلەیە پرسی بۆ بڵین سێمانگی یەکەم حەبی فۆلیک ئەسید کە بەیانیان ئێمە عادەتەن بۆیان دانین پێڵێ سعە 11 باشتر وایە هەر سێژەمەکە بخوا ئافرەتەکە نیوبەیانی نیۆڕۆ ئێوارە ژەمێکی ئاسریش بخوا درەنگ نەخەوێ ئەم ڕێنمایانیان پێڵین کە تەمەنی مناڵەکە بەرەو زیاد بوون ئەڕوا ڕێنماییان ئەینە دەربارەی شێوازی مناڵبوونیان ڕێنمایی و زانیاری لەسەر بڵین مناڵبوونی سروشتی شیردانی دوای مناڵبوون کە تەمەنی مناڵەکە بڵین گەورەتر بێ زانیاری زیاتریانەینێ بۆی ئەو ترس و دڵەڕاوکەیان کەمتر بێتەوە وتمان ئەم چاودێریە بەردەوامە بێ تا هینیشمان هەیە ڤاکسینمان هەیە لە 4 مانگ و لە 5 مانگ دەدرێت
و بەردەوام ئەبێ باشتر وایە بەردەوام بێت لە دوای مناڵبوونیش لەگەڵ ڤاکسینی منداڵەکەش ئافرەتەکە ڤاکسینی خۆشی بکە. ئەو ڤاکسینانە بۆچی بەکارهێنرێت؟ ڤاکسین هەیە، تیتانەس هەیە، گوزازی پێڵن، هی ڤایرۆسی کەبەت هەیە، بڵین لە بەدایکەکە ئەیەن و باشتر وایە تەواوی کات لە دوای مناڵبوونیش. باشە دکتۆرە، ئەو نیشانە مەترسیدارانە چین ئەگەر لە خانوێکی دووگیانە ڕوویدا ئەگەری هەیە خوانەخوازە مناڵەکەی لە باربەرەیان ئەو تا دووگیانەکەی لە مەترسیایە و پێویستە یەکسەر سەردانی پزیشک بکات. ئێمە کە ئەو سەردانانەمان بۆ داناوە ئایا لە کلینیک بێ، ئایا لە بنکەی تەندروستی بێ، ئاگاداری ئافرەتە دەکەینەوە هەچ کاتێ حاڵەتێکی مەترسیدار ڕوویدایە ناخوازی بڵێن حاڵەتێکی کتوپڕ ئەبێ سەردانی لە کاتی ناوەختی شابێ سەردانی نەخۆشخانە بکە. هەندی حاڵەتمان هەیە بە تایبەتی سێمانگی یەکەم یا لە حەومانگە یا بە سۆنەر دەرکەوتۆ وێڵاشی لە پێشە مەترسی ئەوەی هەیە مناڵەکەی بکەوێتە سەرخێن. سێمانگی یەکەم مەترسی هەیە کە ئافرەتەکە مناڵەکەی لە بارچێ بە تایبەتی ئەوانەی کە پێش مناڵی لە بارچی پێشتریان هەیە. هەچ حاڵەتێ لەو حاڵەتە بوو نەزیف بێ یا سوتفە فشاری خوێنی گرت بەرز بوو یا خۆی نەخۆشەکە شەکرەی هەیە یا فەحسی شەکرەی کردووە بەرز بووە یا لە کاتی سەردانەکەیە کە فەحسی بۆ ئۆکەین شەکرەی بەرز بێ یا زەختی بەرز بێ یا لە هەچ کاتێکا تووشی نەزیف بێ ڕەوانەی نەخۆشخانەی هەستی پێ بکە ئەکرێ لە کاتی سەردانیەکەشدا ئێمە کە سەردانەکە فەحسوشتەکانی بۆ ئۆکەین هەچ حاڵەتێکی ناخوازیار بێت ئەوە ڕەوانەیەکەین. بەڵام بۆ خۆشی پێ ئەڵین نەخۆشمانەیە زەختی هەیە شەکری هەیە متابعی ماڵی شێوێ لە حاڵەتێکە لە کاتێکی ناوەختە کە زەخت یا شەکرە بەرز بێتەوە یا دوور بێت تووشی نەزیف بێ یا کاتەمەنی مناڵەکە گەورەترە بێ ئەگەری سەراو تەقینوشتی وا هەیە ئەوانە ئەبێ ئەگەداری ڕێنمایی ئەینێ دەربارەی ئەو حاڵەتانە و بۆی ڕەوانەکرێ. زۆر باشە دکتۆرە، بۆ ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخانیان هەیە زەختە شەکرەیە یان هەر بابەتێکی دیکەیە دووچاریان ئەبێتەوە، ئەمانە چاودێریەکان چۆنە و هەندێک دایکیش هەیە تووشی خەسبوونەوەی خوێن دەبێت چاودێری بۆ ئەمانیش چۆن؟ بەڵێ ئەو خەسبوونەی خوێن تایبەتی بە پەیوەندی هەیە بە لە بارچوونی مناڵەکە و جاری وا هەیە مردنی مناڵەکە لە ناو مناڵدانیە پێشوەختە. ئەو حاڵەتانە ئێمە بە تیم ئەبێ ئیشکەین، نابێ هەر خۆمان سەربەخۆ. بنکەی تەندروستی ئاگاداری ئەو حاڵەتانەمانەکاتەوە نەخۆشەکە سەردانی کلینیکشەکە لە هەر ناخۆشخانەکە سنتەری تایبەتمانە ئێستا بە تایبەتی نەخۆشخانەی مناڵبوون سنتەری شەکرەمان هەیە کە نەخۆش شەکرەی هەبێ ڕەوانەی ئەو سنتەرەیەکەین بە هەماهەنگی لەگەڵ دکتۆری بڵین هەناوی چارەسەری بۆ دانێ. بە هەمان شێوە نەخۆشی جگەر نەخۆشی دڵمان هەیە ئەبێ دکتۆری پسپۆری تایبەت ببینێ، نابێ هەموو خۆمان چارەسەری بۆ بکەین. نەخۆشی خوددا، نەخۆشی جگەر لە کاتی دووژانیدا، نەخۆشی خەسبوونەوەی خوێن پەیوەندی بە پسپۆری نەخۆشیەکانی خوێن دەکەینەوە. باشە دکتۆرە، کاتێک دایکێک بێ کەم جار منداڵی کێبێ جیاوازی چیە لەگەڵ ئەو دایکی کە چەندەمی مناڵەتی مناڵی دوێمێتی یان سێمێتی جیاوازی هەیە لە شێوازی چاودێریکردنە؟ جیاوازیکی زۆری هەیە. یەکەم ئەزمون خود مەسەنا پێشەوە ئەزمونە هەبێت و مناڵە بوو بێت فەرقەکە یەکەم جار طبعاً دڵە ڕاوکێکی زۆر تووشە بێ ڕەنگە زۆر قەلق بی کە چۆن ئەم مناڵە بەخێوکەی قۆناغەکانی نەزانی لەبەرەوە لە کاتی سەردانی بە پێش ئەوەی مناڵەکەی بێ هەندێک زانیاریان پێدین ئەم دڵە ڕاوکەی و قەلقیە کەم دەکاتەوە بۆ هەر ئافرەتەکە بۆ خۆی بۆ مناڵیکە هەندێک قۆناغەکان ئەزانێ و شارەزات بێ خۆی زانیاری تەواو پەیدا دەکا ئەوەشی پێویستی بێ لە بنکە و لە دکتۆری تایبەتی خۆی وەریەگرێ. دکتۆرە گرنگترین قۆناغ لە قۆناغانی کە ئاماژەت پێدا قۆناغی دووگیانی چ قۆناغێکە بۆ ئەوی دایکە زۆر وریای خۆی بێ هەم لە ڕووی خواردن و هەم لە ڕووی جوڵەکوردن و هەم لە ڕووی خەوتنەوە؟ هەموو قۆناغەکان تایبەتی و گرنگی خۆی هەیە، بەڵام بە تایبەتی سێمانگی یەکەم چکە ئەگەری لە بارچوو ئەگەری بڵین هەوکردن یاخود لە بارچوونی مناڵەکە یا ئافرەتەکە خۆی ئەسڵەن نازانێسکی هەیە لەگەڵ قۆناغی کۆتایی لە دوای حەومانگەوە. باشە پێویستە لە قۆناغاندا زیاتر گرنگی بە چ جۆرە خواردنێک بدات؟ نەخۆش هەموو جۆرە خواردن بخوا بەس بە ڕێژەیەکی تەندروست بێت. نەخۆش هەیە یەت ئەڵێ وەڵام ماسی ناخۆم و توتانە ئەو مەخۆ
ماسی و مەسەلەن جگەر هەیە یا گێزەر ئەوانە ڕێژێکی ڤایتامین ئەی زۆری تەیە ئەگەر ئافرەتەکە بە بەردەوام بیخوا اینجام ئەو سامە ترسی هەیە بەڵام بە ڕێژەیەکی احتیادی هەفتەی جارێ دەڕۆژ جارێ ئاساییە نەخۆشی وا هەیە یەت سێمانگی تەواو کرد و ماسیم نەخوارد و ئەوم نەخواردە تۆ خۆ دووتە ئەوەیان هین مەسەلەن یا ئافرەت هەیە بیدایی سکەکەیەتی تووشی ڕشانەوە و دڵتێک چوونە بێ ئەچێ ڕێژەیەکی زۆر یا سوێری یا شیرینی ئەخوا بۆی هێزیتیا بێ لە دوای ئەوە بۆی هەیە لە قۆناغی دوای 3 مانگ و 5 مانگ بیکا بە نەخۆشی شەکرە یا زەخت لەبەرەوە خواردنێکی تەندروستی بە شێوەیەکی بڵین ڕێک بێت ئەوە نەبێت خواردنە زیاتر بخوا لە هین ئەبێ میوە و شتی زۆر تێبێ خواردنەکان نابێت چەوری بێ نابێت زۆر شیرینی تێبێ نابێت تفتی بەهاراتی تێبێت کە کاریگەری لەسەر ڕێخۆڵی بکە. باشە دکتۆرە ئەو هەڵە باوانە چنێت بۆنە هەندێک جار بیستومانە کە بۆن منە خواردنەوە کحولیەکان تاند خواردنەوە گازیەکان کە لە کاتی دووگیانی ئەو بابەتانەیان زۆر جار نەجوڵانی دایکەکە ئەمەش بە هەمان شێوە ڕاستەکەی هەندێک زانیاری هەڵە هەیە ڕاستەکەی بە نسبەت خواردنە کحولیەکان ئەویان زیانی هەیە بۆ دایکەکە بەڕاستی باشتر وایە نەیخوا شیرینی و سوێری وتمان بە ڕێژەیەکی ئاسایی و تەندروست ئاسایی و زەڕوریشە بۆ گەشەی مناڵەکە و بۆ تەندروستی بۆ هێزی دایکەکە بەڵام نەجوڵە ئەوە هەندی حاڵەت هەیە مەسەلەن ئافرەتەکە پێشتر مناڵی لەبار چۆیە لەم دووژانیە تووشی نەزیفە بێ پێویستی بە ئیسراحەت هەیە لەو کاتەدا هەندێ ئیشی قورسیش هەیە هەڵگرتنی شتی قورسە فەرشە یا سەفەری دوورە پێویست ناکە لە کاتی دووژانیە بیکە بەڵام هەر نەجوڵێ ئیشی ڕۆژانەی ئاسایی دەوام بێ یا ئیشی احتیادی بە شێوەیەکی لەسەرخۆ زۆر ئاساییە. وەرزشی تایبەتمان هەیە بۆ دایکانی دووگیان؟ وەرزش هەیە بەڵام من هینی ئەوە ناکەم کە هەر لە بیدایەتەوە نەخۆشیە ئەوێ لە 9 مانگە لە سروشتی بیبێت لە ئێستا وەرزشکە لە ئێستا وەرزش لە 2 مانگ و 3 مانگ و 5 مانگ و ئەوانە نییە بەڵام ڕۆشتن ڕۆژانە چارەگە نیو سعات ئەوانە ئاساییە شتی قورس وەرزشی قورس ئەوە نابێ بکە بەڕێی من لە 3 مانگی بەڵێن تا 9 مانگ پێویست ناکە. باشە دکتۆرە لە سەرەتای دووگیانیدا دایکان حەزێکی زۆریان بۆ شیرینی ئەچێیان بۆ ترشی ئەچێت خواردنی ئەم بابەتانە هیچ زیان بە کۆرپە یاخود دایکەکە ئەگەێنێ و پاشانیش چۆن زاڵێ بەسەر ئەم حەزەیە. باڵێ خۆی لە 3 مانگی یەکەمە بەهۆی گۆڕینی چەند هۆرمۆنێک ئەو حاڵەتە دروستە بێ کە ڕشانەوە و بڵین دڵتێکچوونێکی زۆری ئافرەت بۆ ئافرەتی جیاوازە هەیە هیچ ئەو حاڵەتەی نییە هەیە زۆر خراپە هەیە سک بۆ سک لە هەمان ئافرەتە ئەگۆڕێ ئافرەتی وا هەیە سکێکی زۆر خراپ بووە ئەوەی کەی باشە لە 7 بۆ 8 3 مانگی یەکەم ئەو حاڵەتە هەیە و ئاساییە بەڵام چارەسەرکردنی بەوە نییە کە ئەو شتە بخوا کە خۆی حەزی لێتی وەکو باسمان کرد دوای لەواچێ بێتە نەخۆشی شەکرە یا زەخەت کە ئەو حاڵە ئەو دوو خواردنە زیاتر ئەو دوو جۆرە خواردنە زیاتر بخوا. جۆرێک لە خەمۆکیمان هەیە پێوترە خەمۆکی دووگیانی لەو کاتێککە دایکێک یان خانمێک تووشی ئەم جۆرە لە خەمۆکیە بێت چ ڕەنماییەکت هەیە بۆی و ئایا توانێ بۆرمونە جۆرەکی تر لە دەرمان بخوا و کاریگەریە بێ لەسەر کۆرپەلەکەی؟ خەمۆکی لە کاتی دووگیانی هەیە کاتی جاری وای هەندێک نەخۆش کە پلان دانێ تووشیت لە ڕاوکێ بێت ئایسکەکە ناکە هەندێکیش هەیە لە دوای بڵین مناڵبوون لە فتری زیستانیە زۆربەی حاڵەت هەمانە تا ڕۆژەکە کە تێئەپەڕێ هەندی حاڵەت هەیە بە شێوەیەکی ئامۆژگاری ڕێنماییە و ئامۆژگاری دایکەکە ئەەکەین کە ئەمە قۆناغێکی ئاساییە چۆن ئافرەت بەسەن هەر زەکارە دوای ئەوە تووشی سووریمان خوێن سووری مانگانە دەبێ ئەمیش حاڵەتێکە بڵێن ئەرکەکەی زیاترە کە ئەمە کۆرپەلێ لە ناوسکێتی دوای ئەوەش بەخێوکردنی مناڵەکە لە دوای مناڵبوون ئەمانە هەندێ ئافرەت هەیە بە تەبیعەتی بەشەریەت هەیە هەندێ هەیە با شێوەیەکی زۆر بیری لێ ئەکاتەوە ئەبێتە نەخۆشی لێ ئەوە لە حاڵەتی وتمان ئاسایی بیدایە بەس بە ئامۆژگاری ئینەکەین و
چەند بیرکردنەوەی خوددا من بە نەخۆشەکان وەڵام زۆر ذکرکەن شکری خوا بکەن کە ئەوشت بە حاڵەتە دووگیان بوویتە ئەرکەکە زیاکە ڕاستەکەی بەڵام نعمەتێکی خوای گەورەیە و شتێکی زۆر خۆشە هەندێک هەیە بەس بەوە چارەسەرە بێ هەندێکیان زیاکە ئەو حاڵەتە پێویستی بە چاودێری دکتۆری دەرونی هەبێ ئەبێ ئامۆژگاری ئەوان شوەرگرن و جاری وای ئەگاتە چارەسەر ئەبێ بە عیلاج بێ بەڵام ئەوان دکتۆری بڵین دەرونیکە ئاگادار دەکەینەوە کە ئەمە دووژیانە ئەبێ هەندێک حاڵەت هەیە بڵین هەندێک حەبیبەی تێک کە تەسیل لە دووژیانیکە نەکە و ئەگەر دوای مناڵبوونیش تووشی بێ شیر دەربێ ئافرەتەکە نابێ تەسیل لە شیدانی مناڵەکە بکە. دکتۆرە هەنێک خانمان هەیە لە تەمەنێکی کەمدا هاوسەرگیری دەکات و هەنێکشمان هەیە لە تەمەنێکی زۆردا هاوسەرگیری دەکات جیاوازی ئەم دوو تەمانە بووم نەگە کەسێک لە 30 ساڵیدا هاوسەرگیری کات و کەسێک لە سەرەتای 20ەکان و 18 ساڵیدا هاوسەرگیری بکات باشترین تەمەن لەم کاتەدا بۆ ئەم دوانە کە بیانەوێت دووگیان بن چ کاتێکە؟ باشترین تەمەن بۆ دووژیانی 25 بۆ 35 ساڵە. هەنێ ئافرەتمان هەیە بە تایبەتی ئەوانی کە بەسەن بڵین پێش نەخۆشمانەی پێش 16 ساڵ ینی ئەوانە لە ڕووی بڵین هەر عقلیشەوە کامڵ نین لە ڕووی ئەوەی ئەوانەی کە تووشی ئەو حاڵەتی دەرونیانەشە من زۆربەی یان مناڵن زۆر ئەوانەی تەمەنیش بڵین ئیتر قسمەتیشە بەڵام هەیە مەسەن لەو تەمەنە شاشووی کرۆ خۆی ڕێگری لە مناڵبوون دەکا بەڵام بەڕێی من کە زەواج بوو پێویست ناکە ئەوەنە ماوەیەکی زۆر هەموو طبعاً خێزانیش بە پێی خۆی بێ پلاندانێ بەڵام باشترین تەمەن ئەوەیە 25 بۆ 35 خوار 20 کێشە و ئەندامەکانی زاوزێ بە تەواتی کامڵ نەبوونە ئەگەری کێشە و گرفت زیاترە. باشە ئێمە لە کۆتایی نزیک بوونێتەوە گەر هۆنیە یان تۆ پرسیارت ماوە؟ وڵا بەس ئەو پرسیارم هەیە زۆر جار خانمان پەنا بنە بەر تاوکەرە خۆراکیەکان و ڤیتامینەکان ئەخۆن لە کاتی دووگیانی ئەمانە هیچ زیانێکیان ئەوش پێویستەکە هەر دکتۆر بە پێی ڕێنمایی بینوسێ بۆی کە سوود بە دایک کۆرپەلەکە بگەێنێ. یەکەم شت ئێمە کە بڵین جەستی لەسەرەوە ئەکەینەوە خۆراکی تەندروست لە قۆناغەکانی دووگیانیە بەڵام جاری وا هەیە نەخۆشەکە کەیت ئێمە پشکنینمان بۆ کردووە فاسی خوێنی باشە شەکرەی باشە زەختی باشە بەڵام لە دوای 3 مانگ کە پێداویستی خۆراکی و خوێن مناڵەکە خۆراک و خوێن لە دایکەکە وەرەگرێ نەخۆشەکە بەڵین ئافرەتەکە دووجانە فاسی خوێن وشتی کرۆ هەموویە بەڵام لە دوای 5 مانگ جاریوە لە 7 مانگ کەمترە بێتەوە بڕێکی زۆر خوێن و خۆراک لە دایکەکەەوە دەچێت بۆ مناڵەکە لەبەرەوە بەڕێی من پێش مناڵبوونیش وەرگرتنی حەبی فۆلیک ئەسید سەڕورە دوایەوە 3 مانگی یەکەمیش فۆلیک ئەسید ئەبێ وەرگرێ ئافرەتەکە لە دوای 3 مانگ هەندێک پشکنینی کەش هەیە جگە لە کەمخێنی فاسی ڤیتامین دی ڕێژەی ئاسنە بە تایبەتی ئەگەر نەخۆشی خۆی پێشەوە کەمخێنی هەبێ بەڵێ لە دوای 3 مانگی پێویستی بە ڤیتامیناتی زیاتر هەیە ئەگەر کەمخێن بێ پێویستی بە حەبی ئاسن هەیە ڕۆنەماسی باشە وەریگرێ بەپێی پشکنینەکان کە بۆ یەکرێ مانگونی وێجارێ یا کەیت سەردانەکە جۆری حەبەکانی بۆ دەگۆڕێ هەیە کەمخێنیکەی زۆرە دەرسی خوێن هەیە ئەیدرێتێ بە ئەوانە هەمووی تەندروستە بە پێی ڕێنمایی پزیشکی پسپۆری تایبەتی خۆی هەندێک هەیە کەمخێنیکەی زۆرە ڕەوانە دەکرێت بۆ دکتۆری خوێن جاری وا هەیە پێش مناڵبوون نزیکی مناڵبوون خوێنی تێکرێ ئافرەتەکە ئەم بڵین ڤیتامینە توشتە بەڕێی من دوای مناڵبوونیش من نەخۆشەکان کەێنەوە بۆ لام فەحسیان بۆکەم ئەگەر کەمخێن بێت بەڵام حاڵەتی کەمخێنیکە لە دوای مناڵبوون کەمترە بەهۆی ئەوەی کە بڵین زەختی مناڵەکە لە سەری نەماوە کاری ڕێخۆڵە باشترە بێ بەڵام باشتر وایە کە نەخۆش ئەڵێ مەلسەن 3 مانگا قژمە ئەڕوتێتەوە ئەوە هەمووی کاریگەری دووگیانی تا 6 مانگ کارەکە لەسەر ئافرەتەکە بۆ قژی بۆ جەستەی بە تایبەتی ئەوانی کە دوای مناڵبوونی شیرەدەن خەویان کەمە بێتەوە بەڕێی من دوای ئەوەش بەردەوام بن ئەو ماوەی کە شیرەدەن لە وەرگرتنی ڤیتامینات و خواردنی تەندروستیش. دەستخۆش بە سپاس بۆ دکتۆر شلەفەقەکە تا پسپۆری نەخۆشەکانی ژان و مناڵبوون سپاس بۆ ئێوەش بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس بۆ پەیام تیڤیش بۆ ئەم دەرفەتە. دەستخۆش